ئەو گەنجەی هەولێر کاک ئیسماعیل ژیانی خۆی ڕیکۆرد دەکا و بڵاوێکاتەوە بە هەر جادەیەکە ڕوا جادەوبانەکە ئەپێویە و بڵاوێکاتەوە پێیەکە نیە دڵخۆشە بەڵام من بە یەک شتێکی معجەبم جوابی یەک کۆمێنت ناداتەوە نە باش نەخراپ نیوەی ئەم کوردە جنێی پێداوە نیوەی ئەم کوردە سوکایەتی پێکردووە ئەو لە زەردەخەنەی خۆی ناکەوێت ئەو لە پێکەنینی خۆی ناکەوێت باشە لە کاتێکە ئەو ئەگەر بگەڕێنەوە بانگراوەندی ئەو بەڕاستی ئێمە نازانین ئەشێت ئەو کوڕە زۆر ماندوو بێت ئەشێت ئەو کوڕە پێویستی بە هەر هەمومان بێت بەڵام ئێمە ناچین دەسی بگرین باشە دین لە ڕێگای کۆمنتێکەوە قسەیەکی پێڵین و برینداریەکەین بەڵام ئەو هاوڕ لە برینەکانش نایەتەوە هاوڕ لەو هەموو سوکایەتی ناداتەوە جادی خۆیە پێوێت هەشتی عقلی بگرێت تەسویرێکە و پێیەکە نیە و پێشکەشی کۆمەلگایەکات باشە چەند ئەم ئینسانانە من بەڕاستی ینی معجبم بۆ ئینسانانە تۆ یعنی شاعیر قسەی زۆر جوانی هەیە ئەڵێ ئینە قەومی تەجەمەعوا وفی قتلی